باڵێ لەگەڵتان بەردەوامە بینە. هەموو جارە کاتێک باسی یەکی شەشەکرێت ئیتر ئەوە کە هیچ لای ئێمە کوردان زۆر گرنگە لەبەرەوەی کە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە جیهانیشە ڕۆژێکی زۆر گرینگە بۆ منداڵان چون ئەمڕۆ ڕۆژی ئەوانە هەر بۆیان لە کوردستانی خۆشمان چەنەها چالاکی بەڕێواچێت کە هەر سەرەتای بەرنامە باسمان کرد ژمارەیەکی بەرچاوی ئەم چالاکیانە لەلایەن ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانەوە ڕێکخراوە و بێگومان دەستگای میدیای کوردساتی ژۆکۆ هەمیشە لەگەڵیان هاوکارە بێت بۆ ئەرکە میدیایەکەی جا میوانی بەڕێزی بەرنامەکەمان خۆی پێمان ئەڵێت کە ئەم چالاکیانە چییە بۆی کە دایک و باوکەکان ئاگادار بن منداڵەکانیان ببن بۆی کە ئەوان لە ئەم ڕۆیا یادگارێکی خۆشیان بۆ تۆمار بکرێ بەڵام بێگومان نەزانین بەردەوام ئەوەی باس لەوە کراوە خزمەت بە منداڵی کورد کرابێت بەتایبەت ئەو منداڵانی لانەی لە بارودۆخێکی هەستیارترا بوو بێتن لانەی خێزانەکانیان لە بارودۆخێکی هەستیارترا بوو بێتن هەمیشە بینی ومانە بەشێکی ئەو خزمەتەی پێشکەشیان کراوە لە کاتی تنگانەیە لەلایەن ئەم ڕێکخراوە بووە جا میوانی بەڕێزی بەرنامەکەمان خۆی زیاتر لەسەر ئەم بابەتەش و لەسەر ئەم خزمەتانە زانیاریمان پێشکەشەکە هەر بۆیە ڕەن لای بەڕێز نوعمان عەبدوڕەحمان ئەندامی دەستەی بەڕێوەبردننی منداڵ پارێزی کوردستان سڵاو لێ بەڕێزت ئێمە هەمیشە ئەو میوانانەی کە خزمەت ئەکەن سپاسیانەکەین بەڵام ئەوەی کە لە کۆمەلگایە لە سەریانەوتێتی ترەوە خۆی پێما بە گەورەترین سپاسە لەوان وە ئێمەش تەنیا ئەوە کەین کە نوێنەری ئەو گەیان نەبی جا بەڕێزت پێمان بڵێ کاکنامان ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە هەر ئەو کەسانەی کە ئێوە ساڵەهای ساڵە خزمەتیانەکەن و ئەرکتانیان ئەو هەوڵەتان ئەوەیە کە ئەوان تەندروست بن ئەوان دڵخۆش بن بەڕێزت پێمان بڵێ ئەم ڕۆژە بۆ ئەسڵەن کرا بە ڕۆژی جیهانی بۆ منداڵان سەرەتا پێم خۆشە سپاسی بەڕێستان بکەم پێم خۆشە بە ناوی دەستەی دامەزرێنەری مناڵ پارێز و دەستەی بەڕێوەبەران و سەرجەم کارمەندانی مناڵ پارێزی کوردستان پیرۆزبایی ئەم ڕۆژە لە مناڵانی چاوگەشی جیهان بکەم بە گشتی و مناڵانی کورد بە تایبەتی دیارە هۆکارێک هەیە لە پشدانانی ڕۆژێکی جیهانی بۆ مناڵان پێم خۆشە ئەگەر وەکو مێژوویەک باس بکەین ئەم ڕۆژە ڕاستەکەی لە ساڵی 1925 وڵاتانی نێودەوڵەتی کۆبنەوەییان کرد کە ڕۆژێک کار بکەن لەسەر دروستکردنی یان داڕشتنی مسوەدەیەک بۆ جارنامەی مافەکانی مناڵان بەڵام ئەمە دواکەوت دوای جەنگی جیهانی دووەم لە ساڵی 1949 فیدراسیۆنی دیموکراتی نێودەوڵەتی ژنان بەڕاستی کۆبوونەوەییان ڕێکخز لە مۆسکۆ ئەوی سەرەتا لە جنێڤ و دوایی لە مۆسکۆ ڕێکیان خست ئامانجیان لەوە بوو کە ڕۆژێک دەستنیشان بکەن وەکو دایکان وەکو ژنان بۆ مناڵان چکە هەمومان بینیمانە کە لە جەنگی جیهانی دووەمە چی بەسەر مناڵ هاتۆ مناڵ ڕوبەڕووی چی بۆەوە بەداخۆ چۆن کورد لە ئەنفال و لە جەنگە بەسەری هاتۆ کە زۆربەی بێباوک بووە مناڵ کەوتۆتە بەر ئیشکردن تووشی زەبر و زەنگێکی زۆر بووە تووشی برسێتی بووە بۆیە بیریان لەوە کردەوە تا دوجار لە 20/11/1989 نەتەوە یەکگرتووەکان بەڕەسمی جارنامەی مافەکانی مناڵانی ناسان ئەتوانین بڵێن عێراق هەر لەو ساتەوە یەکێک بۆ لە وڵاتانی کە جارنامەی مافەکانی مناڵانی واژۆ کردو بەڵام تێبینی لەسەر دوو خاڵ هەبووە بەڕاستی خاڵێکیان ئەوە بۆ کە مناڵ ئازاد نییە لەوەی کە ئاینێک بۆ خۆی هەڵبژێرە تێبینی هەیە لەسەر ئەو خاڵە خاڵی دوم کە تێبینی هەیە لەسەرەوەی کە مناڵ بگیرێتە خۆگرتنە خۆی مناڵ بێ لای خێزان پەروەردەبێ ئەم دوو تێبینیشی ڕاستیەکەی کاریگەری دینە لەسەر بڕیارە تێبینیەکان بەڵام لەگەڵ ئەو تەحەفوزاتەیە لەگەڵ ئەو تێبینیانەیە ڕێکردنامەکەی واژۆ کردووە بەڵێ باشە کەواتە لەوەی کە ئێمە ئەمڕۆ باسی ڕۆژی گیانی مناڵەکەی ترکاڵی گیانی مناڵ گیانێکی زۆر جیاوازە هەمومان بیری مناڵی خۆمانەکەوێتەوە ئەگەر بەخۆشی و ناخۆشیەکانیشیەوە بێت هەر ژیانێکی جیاوازە لە ئێستایا توانیمانە بەشێک لەو ئازادیانە بە منداڵی خۆمان ببەخشین ئێوە کە لە نزیک و ئاگاداری ڕۆژی منداڵانن بێگومان ینی ئەگەر ئێمە بێن هۆشیاری هەیە
بێگومان ینی ساگەر بهێنینە بەرچوی خۆمان ینی ڕۆژانە دایک و باوکی مناڵ پەیوەندیبان پێواکەن کەی خولەکانتان دەست پێکەن خولی چیتان هەیە چۆن مناڵەکەم بێنم بەشداری بکەم لەکوێ چالاکیتان هەیە هەر بە نمونە ئەمڕۆ پێشنگایە با بڵێن سیمپۆزیۆمێکمان هەیە بۆ 100 پەنجەری ڕنگین بەرەوە ئاسمانیانی تەسەور ناکەی گوگل فۆرمێکماندا نبوو کە دایک و باوک پڕی بکاتەوە بۆی مناڵەکانی بەشداری بکەن لە ماوەی چەند ڕۆژێکە ئێمەدامان نابوو 100 فۆرم پڕکرێتەوە لە ماوەی چەند ڕۆژێکە نزیکەی 200 فۆرم پڕبێتتر بە پەلە ڕامانگەر بەڕاستی چکە ناکرێەوە هەموو مناڵە کۆ بێتەوە و ڕێگە وەکو پێویست نەتوانین کۆنتترۆل بکەین بە بەرداوامی سەش دایک و باوک پەیوەندیمانەکە ناچاریان کردین بێزگەل لەوە چەند لەو حەیەکی گەورە دابنین چەند بابەتی سردابنین بۆ مناڵان بۆی کە بێن بەشداری بکەن ئەمە نیشانی ئەوەیە کە تا ڕادەیەک دایک و باوک وشیارن حەز بە دۆزینەوەی بەهرەی مناڵەکانیانەکەن حەز بە پەرەپێدانی بەهرە و توانای مناڵەکانیانەکەن حەز بە دەرکەوتنی مناڵەکانیانەکەن بەداخەوە سەردەمانی ئێمە ڕەنگە ئەو نە ئازادیمان نەبوو بێ ڕەنگە بۆمان نەبوو بێ لە کۆڕێکی گەورەیە دانیشت بۆمان نەبوو دابنیشین بۆمان نەبوو قسە بکەین گوێمان لێ نەگیرەوە بەس بە پێچوانەوە ئێستا چیتان هەندێک شوێن دانیشی کە مناڵی قساکە گەورەکان پێش گەنجەکان گوێ لە مناڵەکەن ئەمە بەڕاستی گۆڕانکاریەکی زۆر زۆر باشە کاک سەرکۆ ئەمە مناڵ پارێ زۆر دڵخۆشەکە بەڵام نابێ ئێمە ئەم دڵخۆشانەوەمان لێ بکا کە بێئاگابین لەوەی کە تا ئێستاش تونگ و تیژی بەرامبەر بە مناڵە کرێت هەندێک داخوازی مناڵ هەیە بگوێ خراوە هەندێک پێداویستی هەیە بەڕاستی وەکو پێویست دابین نەکراوە بۆ مناڵ ئەکرێت بەڕاستی ئێمە زیاتر کار لەسەرەوە بکەین زیاتر هەوڵ بین بۆ ئەوەی بەداخۆ ئێساش ئەیبینین لە زۆربەی کەناڵەکانە بەرنامەی مناڵان نییە بەسیترین نمونە ئەنی ئەکرێت هەموو کەناڵێک هەموو وێبسایتێک هەموو بەشێک کە کارەکات بە بەشێکی تایبەت تەرخانکە بۆ مناڵان بەشێک تەرخانکە بۆ وشارکردنەوەی دایک و باوکان بۆ کۆمەڵگا بۆی بتوانن باشتر چاویان لە مناڵەکانیان بێ باشتر خزمەت بە مناڵەکانیان بکەن باشتر بە دەم داواکاری مناڵان یۆگرتن لە مناڵان زۆر زۆر گرنگە یەکێکە لە مافەکان کە مناڵە بێگوێی لێ بژیرێ بەڕاستی ئێمە هەمیشە کارمان لەسەرەوە کردووە ینی هەمیشە ئەوەمان ویستووە کە مناڵ خۆی داخوازی هەبێ مناڵ داواکاری لە دایک و باوکە بێ مناڵ داواکاری لە کۆمەڵگا هەبێ مناڵ داواکاری لە دەسەڵاتداران هەبێ لە ڕاگەیان کارەکان هەبێ ئێمە هەمیشە ئیشمان لەسەرەوە کردووە کە مناڵ هان بین داواکاریەکانی خۆیان بکەن پێداویستەکانی خۆیان داوا بکەن و داکۆچی بکەن و ئەرکی ئێمەشە وەکو ڕێکخراوەکان وەکو کۆمەڵگا وەکو میدیاکاران کە گوێ لە مناڵان بگرین بەرژەوەندی باڵای مناڵان بپارێزین بۆی بتوانین نەوەیەکی تەندروستمان هەبێ نەوەیەکی پێشکەوتن خوازمان هەبێ بۆی لە داهاتووە هەم میلەتەکەمان هەم وڵاتەکەمان وڵاتێکی پێشکەوتن خواز بێ شارستانیەتێکی جوانی تیابەدەی بێ بتوانێت فەرهەنگ و کللتوری کوردەواری خۆشی جوان پارێزێت لە قسەکان تا باسی ئەوت کرد بۆ نمونە ڕۆژانە بەردەوام دایک و باوکەکان پەیوەندیتان پێوەکەن بۆ کە لەسەر خولەکان زانیاری بزانن یان ئەوەی کە ئەو پێشبڕکەیە کە فۆرمەکاتان پێشوەختە بڵاو کردوتە جابار لەسەر هەردووکی لە زاری جەناب تۆ زانیاری وەرگیت هەم ئەوەی کە خولەکانتان چییە هەم ئەوەی کە پێشبڕکیەکانیان با بڵێن فستیڤال و چالاکیەکانی ئەمڕۆ چییە بەڵێ ڕاستەکەی ئێمە پێم خۆشە لێرە و دەرفەتە بخۆزمەوە کە ئەتوانم بڵم کورسات وەکو دوانەیەکی مناڵ پارێز وایە بەڕاستی هەمیشە ئەو کارانی کە مناڵ پارێزی کە کورسات جوانیەکانی دەرەخا پێشکەشی خەڵکیەکە ئەیکات ئێمە بێگومان ئێمە کە ئەڵم دوانە ئیتر ئەوە نیشانەیە کە دانەبراوین بەسپاسەوە ئێمە هەموو کاتێک کورساتی خۆشەویست هاوکاریکی زۆر باشمان بووە هاوبەشێکی زۆر سەرەکیمان بووە جگەل لەوەی کە هاوکەر و هاوبەشمان بۆ سپۆنسەری میدیایی کارەکانیشمان بۆ یانی ماتوانی ڕۆڵی کورسات زۆر جوان هەڵسەنگێنین لەم ڕۆژە ئێمە دوو جۆر چالاکیمان هەیە چالاکییان کە هونەریە
لە تەلاری هونەر بە هاوبەشی کورسات ئەمڕۆ ئینشاڵڵا لە سەعات 5 دەست پێکەین بەڵام پێمان خۆشە مناڵان لە سەعات 3 بەدواوە وردە ڕووبکەنە تەلاری هونەر سوکرێت چەند چالاکیشتر هەیە بێجگە لە چالاکی هونەریەکان لە هۆڵەکە پێشەوەی بچنە ناو هۆڵەکە و گۆرانی و ئاهەنگەکە ببینن ئەکرێت هەندێک چالاکی ترێ بۆ مناڵان لەوێ خۆشی ببینن هەندێک دیاری بچووکێ بۆ مناڵەکان کەوەری بگرن ئەمە جۆرێک یەکێکە لە چالاکیەکانمان چالاکی دووەممان کە پێشەنگایەکە کە 100 تابلۆی ڕەنگینە بەرەو ئاسمان کە ئەمە ئەمڕۆ بۆ ئەم ساڵ بیرۆکەیەکی زۆر جیاوازی هەیە مناڵ پارێز کە بیرمان لەوە کردوتەوە شێوە کارە ناودارەکانی کورد لەگەڵ مناڵان پێکەوە لە سیمپۆزیۆمێکا کۆبکەینەوە لە پارکی ئازادی لە سەکۆی ئازادی بەیەکەوە هەر یەکێک لەو بەڕێزانە سەرپەرشتی دە مناڵەکە کە هانیان بە ئەو ئازادی ئەوەی کە ئێمە ئەمانەوێت لە پێشنگاکە ئەوەیە کە مناڵان ئازادانە ئەوەی کە لە بیر و هیزری خۆیان هەیە بیڕەنگێنن بینەخشێنن لەسەر تابلۆکان شێوە کارە بە ڕێزەکانیش کە پسپۆڕن کە ناودارن هاوکاری مناڵەکانەکەن لە ڕنگ و لە ڕێنماییەکەن لە هێڵەکان و پاشان کە ئەم تابلوێ تەواو بوو هەر لە پارکی ئازادی لەسەر چیمەنەکە لەسەر زەویدا ئەنرێت و ڕوویەکرێتە ئاسمان کە ئەمە بیر و بۆچوون و خۆشی و ئاوات و داواکاری مناڵەکانە کە بەرزیەکەینەوە بۆ هیوای کە بتوانین داواکاری و خۆشیەکانیان بێتە دی و چیتر ئەو نەهامەتی کە لەسەر مناڵی کورتەیە لە هەموو دنیایان نەمێنێت ئەم دوو جۆرە چالاکیەمان هەیە خۆتان هەیە خولی جیاوازیشتان هەیە بەڵێ سەبارەت بە خولەکانی ئێمە بێژگە لەوەی کە مەڵبەندی ڕۆشنبیری کازەوەی مناڵانمان هەیە تەنها من چالاکیەکانمان لەوانە نییە ئێمە کارمان لەسەرەوەش کردو بەڕاستی لە هەندێک ناوچەی تر خولی هاوینەمان هەبێ خولی هاوینەکان بینە ئەو شوێنانی کە کازیوەی تیانە بەڕاستی بۆی ئەو مناڵانەش بێبەش نەبێت هیچ نەبێت لەم سێ مانگی پشووی خوێن نەبتوانن سوودیان پێ بگەێنین هەوڵ بین هانی مناڵان و هانی دایکان و باوکانیش بین تۆزێک لە ئامێرە ئەلکترۆنیەکان دوور بکەونەوە ئەوە یەکێکە لە ئامانجە سەرێکیەکانمان بەڕاستی ڕاستە ڕەنگە من نەتوانین مناڵان لە تەکنەلۆژیا و لە ئامێرە ئەلکترۆنیەکان دوور بخێنەوە بیینیمان لە کاتی شەڕە کە جارێکتر هانی مناڵانمان نایەوە کە خوێندنی ئۆنلاین بێ کە ئەمە جارێکتر بۆ خۆی وا ئاکات جۆرێک لە تەنگەشە هەیە لە بینی دایکان و باوکان و مناڵان جۆرێ بەرکەوتن لەلایەکەڵی زەرەرت لێە لەلایەکەڵی نەخێر بڕۆ بخوێنە سوودی هەیە بۆت بەداخەوە بەڵام هەوڵین ئێمە لەم پشووی هاوینەیە کارێ بکەین کە مناڵان دوور بکەون و لە ئامێرە ئەلکترۆنیەکان هەوڵ بن ئەو حەز و خولیانەی هەیەنە و ئارەزویانەی هەیەە بتوانین بەهرەکانیان بدۆزینەوە پەرەی پێبین هەر بە بۆنەی ڕۆژی گیانی مناڵانەوە لە گەڵ بەڕێوەبەرایەتی وەرزشی ئیداری ڕاپەڕین فێستیڤاڵێکی وەرزشیمان هەیە کە ئەتوانین بڵین دە تیپی لاوان نەوجەوانان بەشدارە بن لەو فێستیڤاڵەیەش با بڵین بە هاوکاری مناڵپارێزی کوردستانە ماوەی هەفتەیەکە خایەنێ بۆی ئەو ناوچەیەش با بڵین وەرزشەوانی ئەو ناوچەیەش شەرە بێچوان ئەوانیش بێبەش نەبن لەم چالاکیانە بتوانم و لە هەمان کاتە هەر ئەمڕۆ لە کەرکووکی چالاکیەکمان هەیە کەویش کۆی بینێتەوە لە هەڵمەتێکی وشیاری و هەندێ ئاهەنگ و خۆشی بۆ مناڵ دەخوا دەستان خۆش بێت بێکمانیەوە هەموو کارەکانتان هەر زۆر جوانە خزمەتی منداڵانە و مافەکانی منداڵانە بەدەستی بێنن ئەوەی کە هەمانە ئەمە خۆشی منداڵانە ئەمە چالاکی بۆ منداڵانە بەڵام ئەوشمان بیر نەچێ ئەبێ ئاگامان لەوە بێت کە ئەڵێ ڕێکخراوی منداڵ پارێز کە پارێزی تێکەوێ ئەبێ یاساش هەبێت داکۆچی لە مافەکانی منداڵ بکە تا چەند ئێوە هەوڵتان ناوە داکۆچی لە مافەکانی منداڵکەن چونکە زۆر جار منداڵە بێتە قوربانی یعنی ئەگەر دوور نەڕۆین لەوانێ منداڵ کە لە بیت لە دایک و باوکێک لە دایکە بێ ئەبێتە قوربانی ئەو دایک و باوکە ئەبێتە منداڵێکی بێسەرپەرشتیار منداڵێک کە پەنابەرە بەوەی جەنگە و ڕووی کردوتە ناوچەکەمان بۆتە قوربانی جەنگ منداڵێک وانێ بوو بێتە قوربانی نەخۆشی
منداڵێک لەوانەیە ببێتە قوربانی کەمی دەرامەت سینیەکی بەدەستەوە بێ منداڵێک لەوانەیە ببێتە قوربانی بەکارهێنەرێک کە وەک قسمەتی خۆی هەیخاتە سەر ترافیک لایتێک پارەی پێپیاکە ئەمانەی کە من باسیەکەم هەمووی تاوانە بەرامبەر منداڵەکرێ ئێوە تا چەند وەک منداڵ پارێز هەوڵێن ئەم مافانەی منداڵ پارێزن هەندێکی کراوە هەمووشمانەی بینین ئێستا من نەچمە ترافیک لایتە زۆر دڵخۆشم منداڵێک نابینم زۆر دڵخۆشم ژنێک مناڵێکی ساڵ لە بەرخۆرەکەی پێ نییە ئەمان هەمووی کاری ئێوەیە منداڵێکی خەڵکی هەر وڵاتێکی داوسێ بێ لەگە منداڵێک لە خێزانێکی کووردا بێ ئێوە جیاوازی ناکەن بۆ هەموو ڕووخانی مافەکان تا چەند هەوڵەکانی خۆتان خستۆتە گەڕ کە هیچ کەم و کوڕێک لە منداڵانان کاک سەرکۆ قسانی جەنابەت 100% ڕاستە هۆکاری دروستبوونی مناڵ پارێزیش ئەوە بۆ بەڕاستی هێرۆخان یادی بەخێر لە یەشێک لە نامەکانیە بەز لەواکە ئەڵێ لە دوای ئەنفال لە یەکێک لە کەمپەکانە ئەگەڕام وێنەمە گرت ئەڵێ سەرنجی ئەوەمە کە گەورەکان دایک و باوک هەمووی پۆشتە و پەرداخ بوون قەمسەڵی باشیان لەبەرا بجلی باشیان لەبەرا مناڵەکان مەبینی بە فانیلەیەکەوە بە نعلێکەوەی هەبوو پێڵاوی لە پیانە بوو بەو سەرمایە ڕایە کرد دەڵێ لە باوکێکم پرسی ئەرێ کەس هاوکاری نەکردوون و مناڵانە بۆ هیچیان لەبەرانی ئەڵێ بەروەڵا هاوکاری کراوین ئەوەی مناڵەکانمان فرۆشتۆ بۆ خۆمان کە مناڵ ڕاکەڕاکاکە سەرمای نابێت ئەڵێ لەو دەقەیەوە من ئەوە هاو بەبیرمە بڕیارمە کە ڕێکخراوێک دروست بکەم گەورەکان بڕیار لە داهاتوو لە ژیانی مناڵەکان نێن ینی هۆکاری دروستبوونی مناڵ پارێز بۆ ئەو دروست بۆ کە مناڵ بپارێزێت وەکو جەنابەت باس کرد لەو کاتەوە کە لەدایکە بێت بەداخەوە بینین مناڵ فرێدرێ مناڵ لە حاوی خۆڵە فرێدرێ لە سەجادە فرێدرێ لە مزگەوتا فرێدرێ لە هەندێک شوێنی تری نشیاوە فرێدرێ بەداخەوە مناڵ ئەتوانی بڵین بوونەوەرێکی بێگەردی پاکی بێدەسەڵات کە چاوەڕێکە دایکی شیری باتێ چاوەڕێکە دایکی پاکی کاتەوە چاوەڕێکە دایکی بیخەوێنێ چاوەڕێکە دایکی دایپۆشە هیچ شتێک نییە کە بتوانانی خۆی بیکە مناڵ پارێزی کوردستان کاری کردو بۆ ئەوەی کە لە یەکەم ڕۆژەوە خزمەت بە مناڵان بکات چۆن ئێمە بۆ نمونە دوو بەشی نەبەکام کە خوددەجمە بە زارە ئەوە گشتیەکەی خوددەجی پێڵن دوو بەشینە بەکاممان هەم لە نەخۆشخانەی مناڵبوون داناوە هەم لە نەخۆشخانەی مناڵان داناوە بۆی ئەو ساتێک کە مناڵەکە لە دایکە بێ پێویستی پێ بێ ببرێتە بەشینە بەکام لەوێ خزمەت بکرێت لە هەمان کاتە مناڵێکی ئەگەر لە دەرەوە یان لە ماڵەوە لە دایک بوو یان لە شوێنە یان دوای لە دایک بوون بە فترێگەر کێشەیەکی هەبوو ڕۆب کاتە بەشینە بەکامی نەخۆشخانەی مناڵە هەتا لەو کاتەی کە مناڵ لە سکی دایکایەتی ئێمە هاوکاری چەند پزیشکێکی پسپۆرمان کردووە کە بتوانن ئەگەر کێشەیەکی لە مناڵەکە بێ هەتا لە سکی دایکیا بێ بتوانن کێشەکەی بدۆزنەوە دەستنیشانی نەخۆشیەکەی بکەن دوای لە دایکبوون یەکسەر بتوانین ئێمە هاوکاری بکەین ئەمە لەمڕۆ لە ڕووی یاسایی و کۆمەڵایەتی و پەروەردەیەکەوە مناڵ پارێزی کوردستان بەرنامەی مناڵانی هەیە پەروەردەی هەیە ڕەنگە هەندێک کەس بزانێ مناڵ پارێز بەس کازیوەی هەیە کە بەس مناڵ لەوێ چالاکی هونەریەکە نەخر ئێمە بەرنامەی چەندین بەرنامەی پەروەردەییمان هەیە لەگەڵ پەروەردەیە تەنسیقمان هەیە هەمانگیمان هەیە بۆ ڕاهێنانی مامۆستاکان بۆ وشیارکردنەوەی مامۆستاکان بۆ بەکارهێنانی تەکنیکی نوێ تەکنەلۆجیای نوێ با بڵێن میتۆدی نوێ بۆ مامۆستایان کە بتوانن کار بکەن بە هەمان شێوە ئەوەی کە بەڕێزت باس کرد لەسەر کار یاسای کار بەڕاستی ئمە ئیشی جدیمان کردووە لەسەر ئەو یاسایانەی کە لەسەر با بڵێن مناڵ زوو بە شویان لەسەر ئەوە کارمان کردو ئێمە دەنگمان هەبوو بەیان نامەمان بڵاو کردوتەوە دەنگمان گەیانۆتە پەرلەمان نەک لە پەرلەمانی کوردستان بەڵکو پەرلەمانی عێراقیش داکۆکیمان لەسەر ئەوانە کردووە مناسەڕەمان کردووە خەڵکمان کردوتەوە کۆبوونەوەمان کردو ئێمە بە هەموو شێوازەکان هەوڵمان ناوە کار بکەین قورسترین ئەرکمان مناڵی ئیشکەرە ئەو مناڵانن بەداخەوە کە لەسەر شەقامەکانە ئێستا جۆرێک مناڵی ئیشکەر هەیە بەڵام لە نەوەتەکانە بەهۆی ئەو بارودۆخە قورسی کە کورد پیا تێپەڕی بوو
مناڵی سەر شەقاممان هەبوو، مناڵی سەر جادەمان هەبوو. ئێمە هەمیشە پێمان خۆشە مناڵی ئیشکەل لەگەڵ مناڵی سەرجادە جیاب کرێتەوە. دوو جۆری جیاوازن. مناڵی سەرجادە بەداخە ئەوانە بوون کە هیچ شوێنێکیان نەبوو تیا بمێنەوە. بەڕۆژ ئیشیانە کرد بە شەو لەسەر شەقامەکانەمانەوە کە تووشی دەستدرێژیە بوون، تووشی زەبرە بوون، تووشی لیانە بوون، تووشی سوکایەتی پێکردنە بوون. مناڵ پارێز دوو خانەی دانا هەم بۆ کچان و هەم بۆ کوڕان بۆی و مناڵانە بگرێتە خۆی لە ڕابردووە. سوپاس بۆ خوا، سوپاس بۆ کۆمەلگا، سوپاس بۆ لایەنی پەیوەندی دەرکە ئێستا مناڵی سەرجادەمان نەماوە لەخوا بەزیابێ لە هەر شوێنێکا و کۆمەلگا ئەو نەوشیار بۆ مناڵێک ببینین یەکسەر پەیوەندیەکەن. ئەوە زۆر گرنگ ینی کۆمەلگا وشیارە تا ئاسێکی زۆر باش لە هەر شوێنێک بزانم مناڵتون و تیژیکی هەیە یەکسەر پەیوەندی بە مناڵ پارێزەوەکەن. ئەمە خاڵی دووەم کە باز لە مناڵی شکەرەکە مناڵی شکەر بەداخەوە جاریشترە بن بە قوربانی ئیستیغلالەکرێن لەلایەن کەسوکاریان و لەلایەن باوکیانەوە. هەندێکیش بەڕاستی ینی واقعی قسە بکەین جیرۆدەی دەستی کللتورین چکە بەشێک لە کولتور فەرهەنگی دایک و باگوێ با مناڵەکەم فێری کەسابەت بێ، با مناڵەکەم دەستڕەنجین بێ، با مناڵەکەم پشت بەخۆی ببەستێ، با مناڵەکەم داهات و ئەو ئەرکی مناڵ نییە. بەڕاستی مناڵ مافی خۆیەتی ئازادی خۆی هەبێ، خوێندنی هەبێ، ژیانی مناڵی خۆی ببینێت، چێژ لێ مناڵی خۆی ببینێ، بەهرە و توانەکانی خۆی دەربخە و کات زۆر لە بەردەمیایەتی بەڕاستی کاکسەر کو ئەی ناکرێ مناڵێک لە 5 ساڵی 6 ساڵی و تۆ بیخەیتە بەرکار کرد بێ ئەوەی گوێ بیتەوە مناڵە ڕوبەڕووی چێ بێت، لە هاوڕێکانی دابڕێت، لە مەکتەبدا ئابڕێت، تووشی زەبری دەرونیە بێت، تووشی زەبری جەستەیە بێ، لەوانەیە ئیستیغلالی سێکسی بکرێ، لەوانەیە ڕوبەڕووی سوکایەتی بێ. هەموو ئەمانە ئەکەیتە قوربانیوی کە مناڵەکەم با فێری کەسابەت بێ. ئەمە زۆر هەڵەیە بەڕاستی. ئێمە بە بەردەوامی کار لەسەر ئەماکەین بە بەردەوامی، بەڵام تەوێ نەتەوێ بەڕاستی ئەرکێکی زۆر قورس. جاکار نامان ئەسم مادام بەڕێزت باسی ئەم لایەنە شت کرد و تا ئەوەی کە مناڵان لەم لایەنەوە بپارێزرن زۆر جار پێویستەکە خودی مناڵەکە هۆشیاری هەبێ بۆەوەی کە ڕێگری بکالەوەی کە بۆ نە دەستدرێژی بکرێتە سەری، بۆی کە مافی زەوت بکرێ. بەشێکی ئەم هۆشیاریە خانەوادەکانە یەن بەشێکی زۆریشی لانەی لە دەرەوەی خانەوادەکان بێت هەندێک جالانی ڕێکخراوەکان. جا بەڕێزت پێمان بڵێ ئێوە چۆن هاوکار بوون بەوەی کە ئەم هۆشیاریە بە مناڵان ببەخشن، خۆیان بپارێزن بۆ مافەکانیشیان بزانن. ئێمە بە بەردەوامی ئەتوانم بڵێم لە سەرەتایی دروستبوونی مناڵ پارێزەوە بە بەردەوامی کارمان لەسەر مافەکانی مناڵان کردو. هەمیشە لە زۆربەی کۆڕەکانمان، سیمینارەکانمان، وەرکشۆپەکانمان، سیمپۆزیۆم بێ، هەیان هەر کارێکی تر بێ، بەشێکی سەرەکیمان ناساندنی مافەکانی مناڵانە، بەشێکی تری کارەکانمان کە بە بەردەوامی کاری لەسەرەکەین ناساندنی جۆرەکانی تونگ و تیژیە. هەمیشە کارمان لەسەر کرد. ینی ئەمڕۆ تەنانەت ئەمڕۆ کە چالاکیەکی هونەریە کرێت لە تەلاری هونەر کارمان لەسەرەوە کردووە کە 1000 پۆستکارد دروست بکەین کە مناڵ داوای مافەکانی خۆی لە دایک و باوکیەکە. ئەماینە دەست دایک و باوکی مناڵ داوا کات تکای گوێم لێ بگرن، مۆبایلەکەتدا بنێ گوێ لە من بگرە، تکایە مافی خوێندنم بۆ دەسەبەر بکە، تکایە ژنگەیەکی ئارامم بۆ دابین کە، تکایە ژنگەیەکی تەندروستم. هەمیشە ئێمە ینی هەر ئەوە نییە ئێمە ئیش لەسەر کۆمەڵگا بکەین، ئیشمان وا کردووە کە مناڵان خۆیان داواکاریان هەبێت. ئەمە هەمیشە ئیشمان لەسەر ئەمانە کردووە. اینجا لە ناو خوێندنگاکانە، لە ناو دایانگەکانە، لە ناو باخچەکانە، تەنان لە ناو زانکۆکانیشە ئێمە هەمیشە بڵاوکراوەمان هەبووە. هەمیشە پەروەردە یاسایەکی جوانی هەیە. ئێستا هەند ئەگەر چالاکی هەبێت خاڵبەندی وەرەگرێ. جا ئەمە تەشجیعی ینی هانی خوێندنگاکانی یاوە کە بەڕێوەبەرەکان سەردانی مناڵ پارێزکەن، داوای بڵاوکراوەکانی مناڵ پارێزکەن کە هەم ئێمە سوودمان لەمە بینیوە، هەم خوێندکاران سوودەبینن، هەم مامۆستایان. واتە کاردانەوەی هەبووە بێگومان. ئێستا بچیتە زۆربەی مەکتەبەکان
مافەکانی مناڵان هەیە بچیتە زۆربەی شوێنە گشتەکان مافەکانی مناڵان هەیە بچیتە نەخۆشخانەکان مافەکانی مناڵانە بین بە شێوەیەکی گشتی کارمان لەسەرەوە کردووە لە پاڵ ئەوەشە ئێمە سوودمان بینیوە کە هەندێک بابەتی تر هەیە ڕێنمایی بڵاوکەینە بۆ نمونە ڕێنماییەکانی خۆپارێزی بۆ نمونە دەستنیشانکردنی پێشوەختی شێرپەنجە ئەو نیشانانە چین لە هەمان کاتە زەرور و زیانەکانی زوو بە شودانی کچان چییە کاریگەریەکانی چییە ئەنی بە بەردەوامی ئێمە کارمان لەسەر ئەوە کردووە ئەمانە بە بەردەوامی لە مناڵ پارێزەیە وەکو پاکێج ئەدرێ جگەر لەوە لە گۆڤاری پەپولە هەمیشە ماڵانە بابەتێکمان هەیە لەسەر مافەکانی مناڵن هەمیشە لە ئەتوانم بڵم تاکە گۆڤارە کە ڕێیاوە مناڵ ئازادانە هەم چیرۆک بنووسێ هەم هۆنراوی هەبێ هەم وێنەی هەبێ هەم بابەتیشی هەبێ تاکە ڕێکخراوین تاکە گۆڤارە کە بەبێ دەستکاری بابەتی مناڵ بڵاوەکەی جا ئەوە من یادکاریەکی جوانم هەیە لەگەڵەوەیە من ساڵێکیان لە گەشە لە خوێندنگاکە مامۆسا بووم بچێک کات وتی تەلەبەم بوو تی مامۆسا گۆڤاری پەپولەم خوێنێتەوە وتم پرسیارم لێ گوتم گۆڤارە خوێنیتەوە لەسەر بووی کە لە ئایپاد و مۆبایل دوورکەوێت وتی بەڵێ گۆڤاری پەپولە وتم ئای دڵخۆشم وتم چیرۆکەکانە خوێنیتەوە تی مامۆستا چیرۆکێکم خوێنێتەوە دایکم زۆر پێی خۆش بووە کە بۆم باس کرد وتم چییە تی باسی کچێکە کچەکە کە ئامۆژگاریە کرێ نێڵێ کەسی گەورە دەستکاریکە دەستی لێبات نێڵێ لەسەر جادە کەس ماچی بکات ینی مافی خۆمە کە کەس دەسم بۆ نەبات زۆر جوان ینی ئەمە سێرەکەی مافێکی خۆی وەرگرتووە هەم بە چیرۆک وەریگرتووە هەم لە هەموو جیهانیشە مافی مناڵ خۆیەتی کە گەورە دەسی لێنێن لەسەر جادە بێ لەسەر شەقام بێ لەسەر شوێنێ بێ جا بەڕاستی ئەمە لێکەوتەی جوانێ بێ اینجا چێتە ناو سیستەمی خوێندنەوە ئەتوانی کاریگەری باش بەچێ بێڵێ وەکو تو یەڵێ ئێمە پەیامانەوەی کەیتە مناڵ بەدایک بڵێ من ئەمە ناکەم نەک دایکەکە بەسەری ئەفسەپێنێ بۆیە بڵاوکراوەکانیشتان کاردانەوەیکی زۆر باشی هەیە من حەزەکەم وەکو دوای پرسیاری خۆم کاک نوێمان ئەوەی کە گرنگە زۆرجار ئێمە ئەومان بیر نەچێ و خاڵە گرنگە بەدەر لە مناڵی خۆمان ئێوە پاڵپشتی هەموو مناڵێکی تر نەگەر هەر زمانێک و هەر دینێکی جیاوازتریش بێت تا چەند کار لەسەرەوەکەن ئێمە شوێنێکمان هەیە مناڵی پەنابەری تایە کە ئێوە چالاکی زۆر باشیشتانەیە لە ڕێگەی کوڕکچەکانتانەوە یەخوا تەمەنیان درێژ بێت بۆ خزمەتکردنیوان و لە هەموو کۆمەکەکانی هاوکاری کورسات بوون ئێوە وەکو دوانەکەی خۆت باسیەکەی چۆن کار بۆ ئەو منداڵان ناکەن لەوانەوان لە کابینەیەک ئاوانە بخوێنن بەڵام بە چالاکیەکانی ئێوە زۆر زۆر دڵخۆش بن کاک سەرکۆ ئەمێ ئەگەر دەرفەت هەبێت دوو تەوەر باس بکەم مناڵ پارێز لە هەر شوێنێک هەستی بە ئازاری مناڵ کرد بێ کاری لەسەر کردو کورسات شایەتی ئەوەیە چکە پێکەوە کاری زۆر جوانمان کردووە کاتێک بینیمان لە ئێران کارەساتی بوومە لەرزە ڕوویە هاوکار بووین پێکەوە کارمان کرد لە تورکیا کارەسات ڕوویە پێکەوە کارمان کرد لە سووریا کارەسات ڕوویە پێکەوە کارمان کرد ئاوارەکان کە ڕوویان کرد ئاوارەکانی باڵین باشوور و ناوەڕاستی عێراق نەم کوردستان کاری زۆر مەزنی بۆ کرا پەنابەرانی سووری کە هاتن کاری زۆر باش کرا هەچەند هەندێک لە گەنجەکانی پەنابەرانی سووری ئەڵێ کاکێمە پەنابەر نین ئێمە کوردین ئەمە کوردستانە وڵاتی خۆمانە هەندێک جار ینی بەڕاستی تۆزێک هینمانەکەن ینی ئەونی خوتوکەمانەیەن چکە لە ڕووی یاسا نێودەوڵەتێکەوە ئەو پاسپۆرتێکی سووری هەیە و یەنێ سیاڕوەک و پەنابەر ناسانوێتی بەڵام لە ڕۆ کۆمەڵایەتێکە و لە نەتەوەیی و کللتوریەکەوەڵێ من کوردم من وڵاتی خۆمە نیشتیمانی خۆمە پێم خۆش نییە بە پەنابەر ناومن هەمیشە گەنجەکانەوەکەن ئەمە یەکێکە لەوانی کە بەڕاستی هەمیشە کارمان بۆ کردووە چ جەنگ بوو بێت چ کار با بڵێن کارەساتی سروشتی بێ جەنگی بوو بێ لە هەر ڕوویەکەوە بوو بێ بەڕاستی مناڵ پارێز وەڵام دانەوەی هەبوو بووی ئەو تەوەرەی دووەم کە ئەمێ باسی بکەم مام یادی بەخێر هەمیشە پاڵپشت و پشتیوانی مناڵ پارێز بۆ پاڵپشت و پشتیوانی هەموو چینێکی کۆمەڵگا بووە من پێم خۆشە شایەتیەکی بۆ بەم کاتێک کە خانەنشین بوو پارەیەکی هەبوو کەوتی ئەم پارەیە ئەمێ بەخشم بە گەنجانی پەنابەری سووری سنتەرێکی گەنجانیان بۆ دروستکەم
ئەوە بوو چەند ڕێکخراویشی تر کاریان لەو سەرەوە کرد کە ئەوان دروستی کەن توان باشە ئێوە مادەم ئێوە دروستیەکەن ماموتی باشە ئیش بۆ مناڵ بکەن ئەیتر ئەو من حیخانە نشینی کە وەریگرت نزیکی $130,000 بوو ئێمە مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی مناڵانمان لە ناو کەمپی پەنابەرانی سووریا دروست کردووە ئەو بۆ ماوەی چەند ساڵە لە 2000 توانە بڵم 14 کارەکە ئیشەکات خزمەت بە مناڵانەکە خزمەت بە گەنجانەکە یعنی ئەمە یەکێکە لەو یادگاریانە ئێمە لە ناو کەمپی سووریا کاکسەر کۆڕێگەن خەڵک نەزانێ بەڵام ئێمە 3 پرۆژەی زۆر جوانمان یەکێکیان باخچەیەکمان هەیە هەر بە ناوی کازیەوە کە خزمەت بە مناڵانی پەنابەرانی سووریە کە یان کوردانی ڕۆژاواکە مەڵبەندی ڕۆژمیری کازیۆمان هەیە کە خزمەت بە مناڵانەکە لە تەمەنی 6 ساڵی تا 14 ساڵی لە هەمان کاتیشە پرۆژەیەکمان هەیە بۆ گەنجان کە ئەم پرۆژەیە لەگەڵ ڕێکخراویشی ئەمریکی بە ناوی لەنسۆن لایفەوە کاری لەسەرەکەین کە تایبەتە بە کاری فۆتۆگرافی ئێمە چۆن گەنجەکانی ناو کەمپەکە فێری فۆتۆ بکەین کاری فۆتۆیی بکەین چۆن ڕیان بێنین کامێرە بەکاربێنن وێنە بگرن ئازار و خۆشی و ناخۆشی و یادگاریە تاڵەکانی خۆیان لە ڕێی فۆتۆ پیشان بن لە هەمان کاتە بەهرە و تواناکانیان پیشان بن کارمان لەسەرەوە کردووە کە چۆن چیرۆکانیان بگێڕنەوە لە هەمان کاتە چۆن چیرۆکی سەرکەوتنەکانیشان بگێڕنەوە و هەروەها کار بکەن لەسەر ئەوەی کە هەم ڕابردووی خۆیان هەم داهاتوی خۆشیان پارێزن و کللتوریکی جوان بۆ خۆیان دروست بکەن هەر جار وەکو هەتوان و چارەسەرێکیشی لێ دێت ئەو هوەرە وەکو دەرمانێکی لێ دێ بۆیان بۆی کە بتوانەوە ئازارانە لەبیر بکەن جا ئەگەر بەوە یەک دقیقە پێمان بڵێ کاک نوعمان ئێمە لە کۆنتڕۆڵاڵن کات نەما ئەگەر لەسەر ئەم چالاکیانەتان یان لەسەر ئەوەی کە ئەمڕۆ ئەگەر هاوڵاتیان دایکان باوکان چۆن بێن لە چالاکیەکانە بەشداری بکەن ئێمە خۆشحاڵین وەک باسم کرد پێشتریش داواکارین لە سەعات 3 بە دواوە مناڵەکانیان بێنن بۆ تەلاری هونەر لەوێ چەندین چالاکی خۆش بۆ هەمووانیشە بەبێ بەرامبەرە هاتن بۆ هەمووانە و ڕەنگە هەندێک دیاریشیان هەبێ نەک تەنانەدەوەی کە بڵێن بەرامبەر بێ پێمان خۆشە مناڵەکان بێن هەموو چالاکیانی کە لەوێ پیشانە درێ چالاکی مناڵانن هەمووی کاری مناڵانن ئەمەوە ئاکا کە دایک و باوکان کە مناڵەکانیان هێنا مناڵەکانی چاولۆ مناڵانەی سەر شانۆ بکەن کە ئەوانیش ڕووبکەنە ئەو جۆرە چالاکیانە و لە هەمان کاتە لەو چالاکیانی کە هەیە دوو گۆرانی تایبەتی مناڵانی ڕۆژئاواشی لێ کە ئێمە لەوەشا بێبەشمان نەکردون بەڕاستی ئەو داواکاریشین کە دایکان و باوکان بە تایبەت و مناڵانی کە ناوی خۆیان تۆمار کردو بۆ پێشەنگای سند پەنجەرە بۆرەوە ئاسمان لە ساعات 4 بۆ 4:30 ئەوانیش لە پارکی ئازادی ئامادە بن ئەکرێ دایک و باوک جگەل لەو مناڵانەی بەشدار بوو مناڵەکانی تریش بێنن ئەتوانن دراوسێ و کەس و کاریشان ئاگادار بکەنەوە بێن هەمومان پێکەوە ئەم ڕۆژە بەرز بنرخێنین ڕۆژێک بێ کە خۆشی ببەخشین بە مناڵەکان و هەروەها بەهرە و توانای مناڵەکانیش پیشان بێن و مناڵەکان بە شێوەیەکی گشتی دڵخۆش یەخوا دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ منداڵ پارێزی کوردستان سپاس بۆ پرساتی عزیز و خۆشەویست کارمەندانی بەڕێز کە هەمووتان زۆر بە دڵێکی زۆر باش و کراوەوە خزمەتی منداڵەکەن بە پێچیاوازی ئێمە دەستخۆشیتان لێ زۆر سپاس هیواداری لەم کارتان بەردەوام بن و پاراستنی مناڵ پاراستنی هەموو خێزانێکە ئەمڕۆژ ڕۆژی مناڵان هەیت مناڵ با سەربەز بێت چی ئەکا یاری ئەکا بەشدارە بێت ئێوەش چالەشانەتان کردو هیوادارین کە خێزانەکان ئەگەر ویستیان ئەمڕۆ دانێن کار و شت لابن ئەمڕۆی مناڵەکانتان بەرن ئیتر بیانوش نەماوە ئیمتیحانوشتیش نەماوە بە کۆمەڵێک ئایپاد و دنین لابە بیبن بۆ ئەو چالاکیانە یاخوا دەستە خۆش دەستیەوە خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ بینەرانی عزیز زۆر سپاس